ئەو کەسێک کە جگەرە دەخۆی نێرگەلە دەخۆی ڤەیپ دەکێشیت تۆ تەنها عەزێتی خەڵکی نادەی تۆی بەڕێز تەنها عەزێتی خێزانەکەت نادەی تەنها خەڵکی و خێزانەکەت بێزار ناکەی چەندەها ژن هەیە چەندەها ئافرەت هەیە هاوارێت یڵی پیاوەکەم کەس ناوێرە نزیکی و کێو لە کاتی خەوتنە بۆنێکی لێ دێ زۆر ناخۆش ڕاستەکەی توی جگەرە خۆ لەوانێ حەز لەو بۆ نەبێ بەڵام ئێمە پێی تێکەچین ئێمە حەزمان بۆ بۆنە نییە زۆر ناخۆشە بەڵکو تۆ عەزێتی مەلایکەکانی خۆش ئەدەی تۆی جگەرە خۆر و نێرگەلە خۆر و ڤەیپ کێش عەزێتی مەلایکەکانی خوا ئەدەی چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەر کەسێک سیر و پیازی خوارد بانەیە بۆ مزگەوتەکانمان ئەمە ڕوخسەت نییە لە ماڵەوە پیاز بخۆیت و نەیە بۆ مزگەوت تاوانباری بەڵام ئەمە هەڕەشەیە لە تۆ یەکات بۆچی لەبەرچی لەبەر ئەوەی عەزێتی خەڵکە دەی سوێن بەخوا جاری وای لە تەنیشتی جگەرە خۆرێک و نوێژ ئەەکەم یا کەسێکی سیر و پیازی خواردووە حەز ئەەکەم زوو نوێژەکە تەواو بکەم بەڵام جەماعەتە دەسەڵاتت نییە ناتوانی هەناسە بدەی بە تەواوەتی پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم حديثك صحيح مسلم دا فإن الملائكة تتأذى مما يتأذى بنو آدم أوي عزيتي آزاري آدمي ذات أدا ملائكش عزيت دا واتا أو جگري كتو دي خوي أو نيرگلو فيبي أو سيرو بيازي كتو دي خوي ما دام عزيتي خلقي أدا خلقي ناراحتك ملائكش ناراحتك كواتا تو هم خلق عزيت دي بجگرة خواردنكت بوبونا ناخوشت هم ملائكي خوش عزيت دي ئایا ئەمەت پێ خۆشە لە کاتێکا سیر و پیاز حەڵاڵە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هاتن بۆ مزگەوت مەیخۆن حەڵاڵە ئەی چی دەڵێ دەربارەی جگەرە خواردنێک نێرگەلە خواردنێک ڤەیپێک کە حەرامە کە پیسە زیان بەخشە کەواتە ئاگادار بە تۆی جگەرە خۆر و نێرگەلە کێش بوویتە مایی ئێش و ئازار و عەزێت بۆ خەڵکی بۆ مەلائیکەکانی خۆش لەخوا بترسە بگەڕێرە بۆ لای خوا